پەیمانگای تەکنیکی پیشەیە ڕاپەڕین بۆ ساڵی خوێندنی 2024 بۆ 2025 دەستەکە بە داڕشکردنی فۆرم بۆ بەشی هۆتێل ئان ڕێستۆرانت سەردس. لە ئێستادا بەهۆی ئەو خواستە زۆری هەیە لەسەر ئەم بەشە بۆ یەکەمین جار لە پەیمانگای تەکنیکی و پیشەیە ڕاپەڕین ئەم بەشە کرایەوە، چونکە دەبێتە هۆی دابینکردنی هەلی کار بۆ دەستوانی ئەم بەشە. دەستوانی ئەم بەشە دەتوانن لە دامەزراوە جیاوازەکان کار بکەن و بوونە خاوەن کاری سەربەخۆی خۆیان. هەروەها دەستوانی ئەم بەشە لە ماوەی 2 ساڵی خوێندندا ئاشنا دەکرێن بە بابەتەکانی بەڕێوەبردننی سەر چاومرۆییەکان، خۆراک و تەندروستی مرۆڤ، بەڕێوەبردننی هۆتێل، بە بازاڕکردنی میوانداری، کارگێڕی استراتیژی، بنەماکانی ژمێریاری، بەڕێوەبردننی ئۆفیس و پلاندانان و چەندین بابەتی تر کە لەلایەن مامۆستایانی ئازبەرج و بەتوانە دەوترێتەوە لە پەیمانگای تەکنیکی پیشەیی ڕاپەڕین. ماوەی خوێندن تەنها 2 ساڵە دەتوان دەبنە خاوەنی بڕوانامەی دیپلۆمی باوەڕپێکراو لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان. لە پەیمانگای تەکنیکی پیشەیی ڕاپەڕین ساڵانە گەشتی زانستی، کۆڕ و سیمیناری تایبەت بەم بەشە ئەنجام دەدرێت. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار.